کۆنگرەسمانێکی پێشووی ئەمریکا جان لێندسی دەڵێت ئەوانەی ئازادی سەرکوت دەکەن هەمیشە بە ناوی یاسا و ڕێساکانەوە دەیکەن. بارودۆخی ڕۆژنامەنووسان و میدیاکاران بەگشتی لە هەندێک وڵاتدا بەهۆی توندوتیژی و دەربازبوونی تاوانباران لە سزا و لاوازی دادگا و بەهێزی ئەو پاتە دەسەڵاتدارانەی کە دژایەتی میدیای ئازاد دەکەن و ڕۆژنامەنووسان دەکەنە ئامانج لە ئاستێکی خراپدایە. بەپێی راپۆرتی پەیامنێرانی بێسنوور، عێراق، ئێران و سووریا لە زۆنی ڕەشی ئازادی ڕادەربڕیندان. لە هەرێمی کوردستانیشدا ڕەوشەکە جێی نیگەرانیە. بۆ ئەم راپۆرتەش پەیوەندیمان کرد بە سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی حکومەت و جێگرەکەی، بەڵام وەڵامیان نەداینەوە. بەداخەوانێت تاکو ئێستا ئەوەی کە ئێمە تێبینیمان کردو هەرێمی کوردستان ژنگەیەکی زۆر باشە بۆ ئەوانەی کە تاوان ئەنجام دەدەن. بینیومانە لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک پێشەلکاری زۆر چ لە راپۆرتەکانی ئێمە، چ لە راپۆرتە نێودەوڵەتەکان، چ لە راپۆرتی ڕێکخراوەکانی ترکە لۆکاڵین تێبینی وەکرێت کە ساڵانە پێشەکارێکی زۆرەکە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان تاوانی گەورەش کراوە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و کەناڵی ڕاگەاندن. بەڵام بەداخەوە تاکو ئێستا لە چەند کەیسێکی کەم نەبێت کە لە پەنجەکانی دەست تێپەڕ ناکە نەمان بینیوە کە بکوژان و تاوانباران بە سزای خۆیان گەیشتبێت و دادگایی کرابێتن. ڕێکخراوی مترۆ بۆ داکۆکیکردن لە ڕۆژنامەنووسان دەڵێن لە ساڵی 2019دا تەنیا لە هەرێمی کوردستان 349 پێشەکاری بەرامبەر ڕۆژنامەنووس و دەستگای ڕاگەیاندن ئەنجام دراوە. بەپێی راپۆرتەکەی سەنتەری میترۆ 188 ڕۆژنامەنووس لە کاتی ڕووماڵکردندا ڕێگریان لێکراوە. 24 ڕۆژنامەنووس دەست بەسەرکران، 13 ڕۆژنامەنووس لەلایەن هێزە ئەمریکانەوە ئەشکەنجە دراون و هاوکات 57 کەیسی هەڕەشە و سوکایەتی کردن تۆمار کراوە. تا ئێستا 4 جار دەجی کراوم، جارێکیان لە 1/6/2017 وەکو ڕێخەری خۆپیشاندانێک بووم لە بەردەم ئەنجومەنی وەزیران، هێزێکی زۆر منیان ڕەفاند بۆ ماوەی ڕۆژێک دەجی کراوم و هەروە لە 27 دەی ساڵی ڕابردوو 2019 لەسەر سکاڵایەکی مەتین بارزانی برازای نێسروان بازانی سەرۆکی هەرێمی کوردستان لەسەر بڵاوکردنەوەی هەواڵێک کە پەیوەندی بە ڕووداوی هۆقە باسە بوو کە تێدا جێگری کونسوڵخانەی تورکیا لە هەولێر و 2 کەس تێدا کوژران. بۆ ماوەی هەفتەیەک بە کەفاڵەتی 8 ملیۆن دینار ئازاد کراوم. تا ئێستا دۆسیەکە لە دادگاماوە چاوەڕێی ڕۆژی دادگاییکردنم و هەروە لە 24 سێ مانجی ڕابردوو دیسان جارێکی تر با بڵێن هێزێکی زۆر لە ئاسایش و پۆلیس و خەڵکێک کە بەجلی مەدەنی سعات 9 شەو هەڵیان کوتا سەرماڵم دەگیریان کردم. هاوکات کۆمەڵێک شێوازی دیکەش بەکاردەهێنرێت بۆ بەرەنگاربوونەوەی ڕۆژنامەنووسان. ئەگەر بەراوردی ئەو داتا و ئامارانە بکەین لەگەڵ ئەو دۆخەواقعی لە هەرێمی کوردستان نەگوزەرێ و بەڕێوە ئەچێ لە فشاردش بە ڕۆژنامەنووسان، ئامارێکی ئەجگار بەرزن کە لە وێنەی تورکیا و وڵاتێکی وەکو ئێراندایە بۆ هەوڵەکانی بربەزدانان لە بەردەم ڕۆژنامەنووسان. تێکڕای ئەو میکانیزمانی کە بۆ دژایەتیکردنی ڕۆژنامەنووسان گیراونەتە بەر لە هەڕەشە، تیرۆرکردن، کوشتن تا ئەوەی کە ئەگاتە بەکارهێنانی دادگا بۆ تۆڵەکردنەوە لە ڕۆژنامەنووسان لە بری ئەوەی لە خاڵێک بوەستن یا کۆتاییان پێبێ سیستەمی سیاسی و حکومڕانی هەرێمی کوردستان مامەڵەیەکی دادپەروەرانی دروست لەگەڵ میدیاکاران بکات بە پێچەوانەوە ئەم بابەتانە پەرەپێ ئەدات. بەپێی راپۆرتەکان ساڵانە پێشەکاری بەرامبەر ڕۆژنامەوانان و میدیاکاران لەم هەرێمەدا بەردەوامە و زۆرن ئەوانەشی کە لە سزا هەڵدێن و دەستگیر ناکرێن یان دۆسیەکانیان دادەخرێن. سندیکای ڕۆژنامەنووسان دەتوانێت چی بکات بەرامبەر ئەو هەموو کەم و کوڕیانە؟ بگومان راپۆرتی پێشەکاری کە هەمیشە ساڵی ئێمە دوبارەی دەکەینەوە وەکو هەموو دنیا پەیوەندی بە ئاراستەی ڕووداوەکان هەیە لە کوردستانە کە تا ڕووداوەکان زۆر بن پێشەکاری زۆر دەبێت. ئەمەش بەڕاستی پەیوەندی بەوە هەیە کە ڕۆژنامەنووسان بۆ خۆیان بوونەتە تەرەف لە وەزعی سیاسی بەهۆی ناسە بەخۆیانەوە. بۆ گرفتێکش هەیە کە بەداخە دەبێ بڵێن کە ئێمە لە ڕووی پرۆفشنالی شەوە کە بکوتیمان ئەو بۆ معنیەوە نییە کە دام و دەستگاکانی حکومیشمیان زۆر پرۆفشناڵ. پێشێلکاری و توندوتیژیەکان بەرامبەر ڕۆژنامەنووسان و میدیاکاران لە ساڵانی پێشوودا لە هەڵکشاندا بووە، بەڵام
ئێستا لە دابەزیندایە هاوکات هۆکارەکەشی کەمبوونەوەی توندوتیژی نییە بەڵکو گۆڕینی شێوازەکانە. کە ئەگەر من هیچ نیم ئەی بۆ حکومەتێری هەموو ڕۆژێ بە دوامەوەی هەموو ڕۆژێ دەستگیرم دەکات بەداخەوە سوکایەتێکی زۆریان پێکردم ینی هەتا ئەوەی کە تەداخلی ژیانی شخصی کە من 5 ساڵە لە سرم زیاد بوومەتەوە وەکو حەقێکی شەرعی و مافی خۆم ڕۆژانە هەزاران کە زیاد دەبێتەوە ئەوەی بە چاوی منداداوە کە تۆ لە هاوسەرت زیابوویتەوە لە کاتێکدا ئەمە پەیوەندی بەو نییە لە تەداخلی ژیانی خودای دەکرد کە خوددا منی دروست کردووە بە شێوازێک دیارە دەنگم بەرزە تەبەقەی تۆنی دەنگم بەرزە تۆ دەنگت بووە بەرزە ینی گوتم کاکە تۆ تەداخلی ژیانی خۆش دەکەیت کاکە من دەنگم بەرزە دیارە خواوای دروست کردم ینی تر کۆمەڵێک سوکایەتی ینی سعات چواری بەرەبەیان من گەیشتومەتە ناو سزن ینی بانگەشتان دەکردم بۆ تەمان ئەو شەوە دیسان جارێشتر من دادوەرم نبینی حاکمم نبینی تا ڕۆژی دواتر من حاکمم بینی بە حاکمەکەم گوت کاکە تۆ بە چه حەقێک من ڕۆژنامە نووسم قرار دەدەی کە تەحەڕی ماڵم بکرێ و سعادیەک و چارێکی بەرەبەیان هەڵبوو کردرێت سەر ماڵم حاکمەکە گوتی کاکە وەڵام من ئاگام لێ نییە. ئێمە لە ساڵی 2011 تاکو ساڵی 2019 راپۆرتمان هەبووە لەسەر ئەو پێشەلکارانی کە کراوە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئامارەکان لە ساڵێک و بۆ ساڵی کە گۆڕانکاری بەسەردا هاتووە. دەتوانم بڵم ساڵی 2017 خراپترین ساڵ بۆ بەکاری ڕۆژنامەنووسی بۆ پێی کە ململانەیەکی سیاسی زۆر هەبوو ناڕەزایەتەکانی شەقام زۆرتر بوون و هەمومان نەزانین زۆربەی زۆری پێشەلکاریەکان کاتێکرێ بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لەو کاتانەیە کە ناڕەزایەتەکانی شەقام زیاد دەکات و لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕێگری و دەکرێت و هێرش دەکرێت سەر ڕۆژنامەنووسان بۆیە دەتوانم بڵم ساڵی 2017 خراپترین ساڵی کاری ڕۆژنامەنووسی بۆ لە هەرێمی کوردستاندا ئازادیەکان بەرتەسک کرابوونەوە زۆرترین پێشەلکاری تۆمار کرابن لە ساڵانی 2010 پێشەلکاریەکان کەمتر بوو لە 90 کەمتر بوو بەڵام ئەمە بۆ مانایە نایەت کە بڵین عەقڵیەت و فەرهەنگی دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان گۆڕابێت یاخود بڵین کاری ئازادیەکیان فراهم ئازادیکی زیاتریان فراهم کردبێ بۆ کاری ڕۆژنامەنووسی بۆ ڕۆژنامەنووسان بەڵکو بە مانای ئەوە دێت کە سراع سیاسیەکە و ناڕەزایەتەکانی شەقام ڕەنگە کەمتر بوو بێتەوە ناڕەزایەتەکان بۆ پێشەلکاریەکان کەمتر تۆمارکراون. بەپێی راپۆرتەکانی سنتەری میترۆ هاوکات توندوتیژەکانیش بەرامبەر بە خانمانی ڕۆژنامەوان لە زیادبووندایە. بێگومان زیاد دەکە لە بەروی کە تۆ ئەچیتە هەر شوێنێک ئافرەت لە هەر شوێنێک دابێتن لە بەتایبەت و کوتم لە ناو کاری میدیایە ئەهەندە ئیستیقلال دەکرێت هەندە ڕێگەزی بەرامبەری بێزاری دەکاتن جا بە مەبەستێکی تایبەتی خۆی بێ یعنی مهم لە کارەکەی خۆی دووریە خاتەوە زۆر ئەو ئافرەتانی کە تووشی ئەوانە دەبن وەکوە پێشانە کە باس ئەکرێتن بێگومان منیش بە دەرلیم لەوانە زۆر جار چوومەتە زۆر دەستگاکان لە بوارەکەدا بۆ نمونە تستی هەر شتێکم کە پێسەرکەوتوو بوومە بەڵام نەمتوانیە لەوێ ئیش بکەم بەهۆی ئەوەی کە جۆرێک لە جۆرەکان شتێکیان بە من بێ وایە لێکردم لەو دووکەوتەوە هەر کاری تێدا بەهۆی هەستیاری کەیسەکانی هەراسانکردنی ژنان و کچانی میدیاکار بێدەنگی لێکراوە بەڵام هەوڵی گرنگ هەیە بۆ شکاندنی ئەو بێدەنگیە. نیاز عەبدوڵڵا دەڵێت هەڕەشەی سێکسیش لە خانمانی ڕۆژنامەوان دەکرێت. بەپێی ئامارەکانی سندیکای ڕۆژنامەنووسان یا سەنتەری میترۆم ئامارانە هەزاران پێشێلکاری تێدەپەڕێنن بەڵام ژنانی ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان جگەلەوەی ڕوبەڕووی دادگا ئەکرێن و دادگایان لە دژ بەکارڕێهێنرێ جگەلەوەی هەڕەشەی جۆرا جۆریان لە بەرامبەر بەکاردێ یەکێکی تر تەنیا لە میکانیزمانی ترکە پەرەسەندوتر ئەوەیە کە هەڕەشەی دەستدرێژی سێکسیشیان لێکرێ هەوڵ دەدرێت خێزانی ڕۆژنامەنووسان هەراسان بکرێن ئێمە بۆ خۆمان لەو کەسایەتی و نمونانەین کە چەندین جار ڕوبەڕووی ئەم جۆرە لە هەڕەشە بووینەتەوە بەڵام ئەگەر ئازایەتی خۆمان یا بەرگری خێزانەکان نەبووایە ئاسان نەبوو کە خەڵکێک لەم هەرێمە بەرگەی بگرێت. مێژووی نووسینەوەی پرۆژە یاسای کاری ڕۆژنامەگەری دەگەڕێتەوە بۆ چەند ساڵێک لەمەوبەر. با بڵێن لەلایەن وەکو پرۆژەکە لە پشتەوە چرۆنووسی بەناوبانگ حوسێن عارف لە پشتەوە بوو پەرلەمانی کوردستان دەریەکە بە ژمارە 10 ساڵی 93 کە لە پێش ئەوەدا لە ماوەی 30 ساڵدا یاسای چاپەمەنی عێراقی لە ساڵی 68ەوە هەبووە لە ژمارە 206 جێبەجێ کراوە کە بێگومان یاسایەکی گونجاو نەبووە ئەوەی عێراقیەکە بەداخەوە تاوەکو ئێستا کەش بەرکارە لەبەرەوەی ئەو کۆتوبەندانەی داینابوو لەسەر ڕۆژنامەگەری زۆر بوو و نزیکەی 20 خاڵی دانابوو کە نابێ ڕۆژنامەنووسیان پێشکاری ئەوە بکەن بەڵام یاسای چاپەمەنی هەندێک هەنگاوی بەرەو پێشەوەنا ئەگەرچی مادەکانی بڕگۆ مادەکانی کەم بوون کە کەمتر بوون لە 20 مادە ئەوی پێشووتریان
35 مادە بوو بەڵام هەندێک بنەمای تازەی هێنای ئاراوە لەوانە کەمکردنەوەی ئەو یاساکراوانە و لەوانە ئەوەی کە بەندێکی تیا دەڵێ چاودێری و سانسۆر ناخرێتە سەرکاری ڕۆژنامەنووسی و تاوەکو دواترە. لە شەڕی ناوخۆدا سندیکای ڕۆژنامەنووسان دا بەش دەبن بەسەر دوو بەرەدا. بەلامان کاتە سندیکا و یەکێتی ڕۆژنامەنووسانیش یەکیان گرتەوە کۆنگرەیەکیان کرد و ئەو دوو ڕێکخراوە یەکیان گرتەوە ئیتر ئەو پرۆژەیە سندیکا تەبەنی کرد دوای ماوەیەکی کەم یاسای ڕۆژنامەنووسی کوردستانی پێ دەرچوان کە لە ساڵی 2007 بە ژمارە 35 کە هەندێک بڕگە و مادەی گرنگی تێدا هەیە لەوانە جیاواز لە ڕابردوودا کە بۆ خۆی تاوەکو ئێستاکە ڕۆژنامەنووسان پیان وایە یاسایەکی گونجاوە لەگەڵ ئەو هەڵە و کەمکوڕانەی کە تایەتی بەتایەتی لە ڕۆژکلیەوە بەتایەتی لە ڕوویەوەی کە هەندێک بابەت هەیە باسی نەکردووە بە لەوانە میدیا ئەلکترۆنیک کە لە سەردەمەدا بڵاو نەبووە بۆیە باسی لەوە نەکردو بەڵام هەندێک بنەمای هێنای ئاراوە کە لە ڕابردوودا نەبووە لەوانە بۆ دەرچواندنی ڕۆژنامە پێویستیت بە ڕەزامەندی دەسەڵاتی دووەم نییە کە وەزیری ڕۆشنبیری ڕەزامەندی پیشان بە یاخود ڕەزامەندی پیشانە تەنها لە ڕێگەی ئاگادارنامەیەکەوە بە شێوازەی کە لە وڵاتە پێشکەوتەکانی دنیادا هەیە وەکو بەڕێوەتانی فەڕەنسا یاسا با بڵێن ڕۆژنامەنووس دەتوانێت یاسا دەرکات لە هەمان کاتە لابردنی سزای بەندکردن حەبسکردن بۆ ڕۆژنامەنووس و گۆڕینی بە غەرامە پێبژاردن و چەند بنەمایەکی دیکە کە لەو یاسایەدا هەبوو. فەیلسوف و سیاسەتمەداری گەورەی ئەمریکا تامس جەفرسن 250 ساڵ لەمە بەرنووسیوێتی ئازادی ئێمە پەیوەستە بە ئازادی ڕۆژنامەگەریەوە نابێت کۆت و بەند بکرێت دەنا لە ناو دەچێت. لە هەرێمی کوردستانیش ڕۆژنامەنووسان ڕەخنە لە داواکاری گشتی و دادگاکان دەگرن. یەکەم بەرگری نەکردنە لە دۆسی ئازادی ڕادەربڕین و دۆسی ڕۆژنامەوانی بە شێوەیەکی گشتی. خاڵێکی تر ئەوەیە کە تیرۆرکردنی ڕۆژنامەنووس وەک بەشێک لە پێشێلکردنی مافی گشتی نازانێ لە کاتێکی ئێمە زانین هەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووسێک ترس و قاندنی لە ماوەی ڕابردوو بڵاو کردوێتەوە ئەگەرچی سەرباری ئەوە ئازایەتی زیاتری لەلایەن کۆمەڵێک خەڵکی ئازادی خوازیان ڕۆژنامەنووسی سربەخۆ بەرهەمهێناوە بۆیە زۆر گرنگە داواکاری گشتی تەنانەت لەو کەیسانی کە لە ناو دادگاکانش بەرەو پێشەچن یان خراونەتە بەردەم دادوەر داواکاری گشتی بتوانن ڕۆڵێکی یەکلاکەرەوەی گرنگ ببینن لە خستنەڕووی ئەو بۆچوونانی کە بەرگری لە جێبەجێکردنی یاسای کاری ڕۆژنامەنووسیەکەن. سەرباری گرفتەکانی بەردەم ئازادی ڕۆژنامەگەری و میدیا لەم هەرێمەدا کۆمەڵێک گرفتی دیکەش لە ئارادایە. یەکمان لە هەرێمی کوردستاندا بتەوێت هەر کارێک بکەیت بە تایبەت کاری میدیا ئاستەن هوشاری زۆرت دێتە بەردەم لە هەموو دەستگاکاندا ئەمە هەیە بەڵام زیاتر لە کاری میدیاییە کە وەکو ئافرەت ینی وەکو هەڵسوکۆتی لەگەڵ ناکرێت وەکو کەسێک کە دەوێت لەسەر پێخۆی بۆستی وەکۆی کە کار بکات وەکۆی ئازاد بێت لە کارەکەی خۆی وەکو مێنیا هێشتا ڕەفتاری لەگەڵ دەکرێت کە لە زمانی کۆن چۆن تەنها ئافرەت بۆ خزمەتکردن و لە ناو ماڵدا کاری پێ دەکرا ئێستاش لە ناو دام و دۆزەکانە بەتایبەت کاری میدیاییە هەمان تەسەڕوفی لەگەڵ دەکرێتن یعنی وەکو کاری لەگەڵ ڕەفتاری لەگەڵ ناکرێت وەکۆی کە خانمێک بێت کار بکاتن وەکو وڵاتانی تر. ڕەوشە ڕۆژنامەوانیە لە هەرێما کوردستانیش ئالیێ ینی کارتێکردنی گەلک بەرفاشتر هەیە ئالیێ ئازادیە ڕۆژنامەوانیە گەلک بەرف باشتر هەیە و ئالیێ جۆرەیی ینی نەوعیدا نەگەلەکە باشە ئەژبەرک و گەلک دەستێوەردانە هەی و گەلک ڕۆژنامە و گۆڤار و ئەو ڕۆژانە ئەم بینێن تێنە داخستن و ڤاکردن و وەکو بەریکانەیە کە نەیە پیشەی و میهەنی و نەڤەرە هەموو دەهەی. لە شاری کەرکووکیش ڕۆژنامەنووسان ڕەخنە و گازندەیان هەیە لەبارەی ئازادیەکان و ڕێگریەکانەوە. نحن اليوم في كركوك يعني لدينا مشاكل كثيرة. ئێمە لە کەرکووک گرفتی زۆرمان هەیە لەبارەی ئازادی ڕۆژنامەگەریەوە و ڕێگری لە بەردەم ڕۆژنامەنووساندا. پەیوەندی باش نییە لە نێوان ڕۆژنامەوانان و بەڕێوەبەرایەتیەکانی حکوومەت و دەستگا ئاسایشەکان مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووساندا ناکەن. لەبەرەوەی ئەوان پێیان وایە لێدوان بۆ ڕۆژنامەنووسان دەبێتە هەڕەشە لە پێگە و بەرپرسیارەتیان. ڕۆژنامەوانێکی دیکەش باز لەوە دەکات سەرباری هەڕەشەکان هاوکار ڕۆژنامەنووسان دەکرێنە ئامانج.
في تصوري الإعلام في العراق بە تێڕوانینی من ڕاگەاندن لە عێراقدا پیشەیە کە بە ئامانج دەگیرێت پیشەی ڕێگریەکان و گرفتەکانە پیشەیەکە کە ئیدارە فاشیلەکانی دەوڵەتی عێراق وا مامڵەی لەگەڵدا دەکەن کە پیشەیەکە ڕاستیەکان ئاشکرا دەکات بەڵام ئاشکراکردنی ڕاستیەکان زیان بۆ حزبانە دەگەێنێت کە لەسەر گەندەڵی خۆیان دەژێنن لە هەرێمی کوردستانیش گرفتەکانی بەردەم میدیای ئازاد و ڕۆژنامەگەری لە نێوان بەرداشی حیزب و حکومەت و یاسادا ماونەتەوە بە تایبەتی ئێمە دابەشین بەسەر دوو زۆندا دوو زۆن ئەم دوو زۆنە لە هەر زۆنە و هێزێکی دەسەڵاتدار حکووم دەکات ڕەنگە نزیک بوون لەم هێزە وا بکات کە کار ئاسانی بۆ هەندێک کەناڵ بکرێت کە نزیکن لە ئەو هێزەی کە دەسەڵاتدارەوە لە زۆنەکەی تر بە پێچوانەوە و لەم بینەدا میدیای سەربەخۆ یاخود ئەوانەی کە ئەیانەوێ پەیامە ڕاستەقینەکە بگێنن ئەوەی کە ڕوودەدات بۆیە لە زۆر حاڵەتە دەبین ئەوانە زۆرترین هێرش و فشاریان دەخرێتە سەر و نەک تەنانەت لە پێشەلکاریەکاندا بگرن لە پێدانی ڕێکلام و کۆمەڵێک بابەتی تریشدا کە کەناڵەکە تەنانەت لە پێدانی زانیاریشدا میدیا سەربەخۆکان ئەوانەی کە نزیک نین لەم هێزە سیاسیانە و نزیک نین لە هێزی دەسەڵاتدارەوە دەبین زۆر بە قورسی هەم دەتوانن زانیاری وەربگرن هەمیش دەتوانن ڕێکلامی بازرگانی وەرگرن بۆ یکەم مۆسەکەی خوانی پێبشین. ڕۆمانوس جۆرج ئۆریۆل دەڵێت ئەگەر ڕۆژنامەگەری هیچ شتێک نەگەیەنێت بەڵام ئازادی ڕخنەگرتن و بەرهەڵسکاری دەگەیەنێت شارەنووسی کەیسی ڕۆژنامە نووسەکوژراوەکان بەکوێ گەیشتون ئایا ئەو کەیسانە یەکلایی کراونەتەوە یان داخراون دیارە بە کۆی گشتی کەیسەکانی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستاندا ئەتوانین بڵێن ئەو کەیسانن کە هەمیشە جێگای پرسنەنی و ڕای گشتیدا بە حکمی ئەوەی تاکو ئێستاکە ئێمە وەکو بڵێن سنووری هەرێمی کوردستان 4 کەیسی ڕۆژنامەنووسانمان هەیە بەڵام بەداخەوە تاکو ئێستاکە هیچێک لە کەیسی ئەو ڕۆژنامەنووسانە با بڵێن کە بکەری تیرۆرکەری ئەو ڕۆژنامەنووسانە نە بۆ ڕای گشتی ئاشکرا کراوە نە وەکو ئەوەی کە لە ڕوانگە یاسایەکەوە با بڵێن بە سزای یاسایی گەێنراوە دیارە هۆکاری ئەمەشە گەڕێتەوە بۆ دەستدرێژی دەسەڵات لە ئەجندای با بڵێن دەسەڵاتی دادوەریدەوە لە هەمان کاتە دەستێوەردان لە ڕۆڵی دادگادەوە لە ڕۆڵی یاسادەوە بەداخەوە لە ڕابردوودەوە بە ئێستاشەوە پەرلەمانی هەرێمی کوردستان نەیتوانی و ئەو پەرلەمانە بێت کە بتوانێت مەلەفێک یاخود کەیسێکی تایبەت لەسەر ئەم پرسە بجۆڵێنێت بەومانەی ئەگەر بڕیارێکی تایبەت پێویست بکات یاخود یاسایەکی تایبەت بۆ جوڵاندنی کەیسەکانی ڕۆژنامەنووسان و لەگەڵ ئەمەشا کەیسەکانی کەی ئازادی ونان جارێکی کە لێکۆڵەوەی تێدا بکرێت. ئایا بکوژان و تاوانبارانی کوشتن و پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان دەبرێنە بەردەم دادگا و ئاشکرا دەکرێن یان هەر بە پەنهانی دەمێننەوە؟ خاڵێکی تر ئەوەیە کە تا ئێستا تاوانبارانی تێوەگلا و لە دەستدرێژیکردنە سەر ڕۆژنامەنووسان دەربازیان بۆ لە سزای یاسایی بە پێچەوانەوە ئەوانی کە ڕۆژنامەنووسانیان تیرۆر کرد ئەوانی کە دەستگا ئەمنیەکان ئەنێرنە سەر ڕۆژنامەنووسان ئەوانی ڕۆژنامەنووسانە ڕفێنن ئەوانی دەستدرێژی جۆراجۆرەکەنە سەریان یا ئەوانی کە دەستدرێژی سێکسی لە ژنانەکەن هەر هەمویان بە ئازادیە سوڕێنەوە بەداخەوە هەمویان بە جۆرێک حەسانەیەکیان هەیە پارێزبەندیەکیان هەیە کە لە سەروی هەموو شتێک و دەسەڵاتی سیاسی ئەیان پارێزێ. ئەندام پەرلەمان و هاوسەری ڕۆژنامەنووسی تیرۆرکرا و کاوەگەرمیانی باز لە هۆکارەکانی یەکلایی نەکردنەوەی کەیسی ڕۆژنامەنووسە کوژراوەکان دەکات. بە دڵنیایەوە هۆکاری سەرەکی گەڕێتەوە بۆ ئەوەی ئەو کەسانی کە تیرۆرکەری ڕۆژنامەنووسانن هەمیشە کەسانێکن لە ئاستی باڵادان و خودی دەسەڵات خۆی ڕێگە خۆشکەر بووە بۆ ئەوەی ئەم کەسانە چی بەلاڕێدا ببات و لە هەمان کاتە بۆ ئەوەی بکەری ڕاستەقینە ئاشکرانە بن و مەرامی سەرەکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە دەسەڵات هەر کاتێک بێوێت کەسێکی ڕۆژنامەنووس ئازادی خوازێک کە دەنگی بڵند بێت بەو مانای کە مەلەفەکان تاکو ئێستا کە بە نادیاری ماوەتەوە کە دەستیان درێژ بە جارێکی کە بۆ تیرۆرکردنی ڕۆژنامەنووس بەڵام ئەم پەیامە بە زیندوی ئەمێنێتەوە کە کاتێک گەنم لە خاکە ئەمرێت بۆ ئەوەیە جارێکی کە زیندوو بێتەوە تا ڕۆژنامەنووسەکان کەسانی ئازادی خواست ڕاستە وەکو جەستە مردون بەڵام هەمیشە لە نێو ڕایگشتی و لە نێو شەقامە دەنگێکی ئازاد و وجودیان هەیە و بە زیندوێتی ئەمێنینەوە. سیاسەتمەدارێکی سەروەختی ناپلیۆن لە فەڕەنسا چارلز مۆریس زیاد لە 200 ساڵ لەمەوبەر وتوێتی بەبێ ئازادی چاپ و بڵاوکردنەوە شتێک نییە بە ناوی نوێنەرایەتی حکومەتەوە. دەنگی ئەمریکا پرسیاری لە سەرۆکی سندیکای ڕۆژنامەنووسان کرد لەبارەی ئەوەی ئایا سەبارەت بە دۆسەی کوشتنی کاوەگەرمیانی سەردەش عوسمان سۆرانی مامە حەمە و ویداد چیتان کردووە لە وەڵامدا دەڵێت؟ بێگومان سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و تاقل لایەنی فەرمی بە پێخانی هەمیشەتڕە بوو قسەی هەبووە تەنانەت لە دوا دۆسیەکە دۆسەی کاوەگەرمیانی بووە ئێمە لە ناو لیژنەکەش بووین
و دوایەکەش لە لیژنەکات دەرێت بە هەموو هەندی ناڕزاییمان بەرامبەر بە دادگای گەرمیان ئەمە سلام دوبارە بنتەوە و ئێمە ناتوانین بڵێن چکە ئێمە دادگا نین لە نەتیجەدا کاری لێکۆڵینەوە اختصاصی پسپۆری دادگایە و ئێمە تەنیا لە چوارچێوەی یاسایە کە یاسای سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و یاسای ژمارە 5 کار دەکەین و کاری سەرەکی سەندیکاش بەڕاستی لە خستنی پیشەکەیە بەداخەوە دەبێت شتێک بڵێم کە لە ماوەی ساڵانی ڕابردوو مزایدێکی زۆریش کرا بە کاری ڕۆژنامەنووسی و هەوڵیاندا ئەوانەی کە زۆر باسە بەخۆی دەکەن میدیا بەکاربێنن بۆ کێسی سیاسی بیکە کە ئەمەش نە لە وەفا بوو نە دڵسۆزی بوو بۆ ڕۆژنامەنووسان بەڵکو زیانی زۆریشی بە دۆسیە ڕۆژنامەنووسان بەڵام سنتەری میترۆ ڕایەکی جیاوازی هەیە لەو بارەیەوە ئەمە بەداخەوانە کاریگەریکی خراپی هەبوو لەسەر دۆخی ئازادی ڕۆژنامەنووسی و لەسەر ڕۆژنامەنووسان لە ئێسادا ئێمە تێبینیواکەین کە ڕۆژنامەنووسان کاتێک کە پێشەلکاریکیان بەرامبەر دەکرد ئامادە نیم چ سکاڵاش یاساییش تۆمات کرد کە ئەمە خۆی لە خۆیدا هەرچەندە ئێمە بەردەوام داوایان لێ دەکەین کە کاتێک ڕۆژنامەنووسێک کەناڵێکی ڕاگەاندن ڕوبەڕووی پێشەلکاریەک دەبێتەوانەیە داوایان لێ دەکەین کە بچن سکاڵا تۆمارکەن تەنانەت ئێمە وەک سەنتەری میترۆ ئامادەین پارێزەریشیان بۆ دابین بکەین تەنها بۆی ئەوەی کە ئەم کەیسە ڕاستە ئەگە لە داتاکان نەشتوانین یەکلایکەینەوە بەڵام باس لە ڕێگەی یاسا و هەوڵی خۆمان دەین بەڵام بەداخەوانەیە لە هەرێمی کوردستان کەشێکی وا خوڵقاوە کە تاوانباران بەردەوام دەربازیان بۆ لەسدا بۆیە ناومێدێکی لای ڕۆژنامەنووسان دروست کردووە کە ئەوانی سکاڵا تۆمات دەکەن. ئایا تاکو ئێستاکە کەیسی ڕۆژنامەنووسە کوژراوەکان لە هەرێمی کوردستان یەکلایی نەکراونەتەوە و بکوژانی ڕاستەقینە و پلاندا ڕێژەری ئەو کەیسانە ئازادن؟ بەداخەوە کەیسانە سەر ڕایبوونی هەندێک بەڵگەی بەهێز لەلایەن هاوڕێکانی و خانەوادەکەیەوە کە پێشکەش بە دادگاکراون بەڵام بەداخەم کەیسانە نەیانتوانی و وەک پێویست بچنە پێشەوە لە قۆناغێکی لە قۆناغەکانی لێکۆڵینەوە کەیسانە وەستاون تەنها لە کەیسی شەهید کاوە گەرمیانیدا نەبێت کە بکوژی ڕاستەقینە دەستگیر کراوە ئێستا لە زیندانیە بەڵام پلان بۆ دێڕێژەری تاوانەکە تاکو ئێستا ئاشکرانە بۆ تاکو ئێستا ئاشکرانە بۆ کە لەسەر چی کاوە گەرمیانی تیرۆر کرا بۆ شێوە قێزەونە بۆیە کەسی بەداخەوە کەیسی تیرۆری ڕۆژنامەنووسان تاکو ئێستا دەتوانم بڵێم بە شێوەیەکی دروست یەکلایی نەکراوەتەوانە و ئەمە ئەومان پێ دەڵێت کە ڕەنگە کەسانێک لە پشت ئەم کەیسانەوە بن کە دەسەڵاتیان لە دەسەڵاتی دادگاکان بەهێزتر بێ بۆیە دادگاکان و لە بنکەکانی پۆلیس کاتە لە مەراحلی تحقیقی بینیمان ئەم کەیسانە نەتوانراوە وەک پێویست ئەم کەیسانە تحقیقی تێدا بکرێ بۆیە ئەمە گومانەکان گەورەتر دەکات کە لەوەی کە کەسانی باڵادەست لە پشت ئەم تاواندانەوە هەن بەڵام خانمە ڕۆژنامەوانێک باز لە شێوازەکانی دیکەی تیرۆر دەکات. لە هەرێمی کوردستان پێشتر زۆر بەڕوونی ڕۆژنامەنووس تیرۆرەکرا و شێوازەکانی دیکەی تیرۆر لە بەرامبەریان بەکارهێنراوە بەکارهێنرێت تا ئەم ساتە بەڵام پارتە سیاسیەکان لە سەروی هەمویان و پارتی دیموکراتی و یەکێتی نیشتیمانی کوردستان بە پشتیوانی حکومەتی هەرێمی کوردستان و دام و دەستگا ئەمنیەکان هەڵسان بەوەی پارە وەکو گولە دژ بە ڕۆژنامەنووسان بەکاربێنن بەواتایەک سیاسەتی برسیکردنیان لەلایەن حکومەتی هەرێمەوە بەکارهێنا سیاسەتی قۆرخکردنیان لە ڕێگەی حکومەتی هەرێمەوە بەکارهێنا بەشێکی زۆر کەمی ئەو بودجەی کە بەشێک لە کەناڵە ڕاگەیاندنەکان هەیەیان بوو کە هاری کاریکردن بۆ ئەم بودجانش بڕا دواتر هەر خودی ئەم پارتە سیاسیانە هاتن پێشنیاری کڕینی دەستگا ڕاگەیاندنەکانیان کریا لایکەم وایان کرد کە هیچ ڕێکلامێکی کۆمپانیاکانیش بۆ خودی ئەم دەستگا ڕاگەیاندنە ئەهلی سەربەخۆیانە نەچێت. پۆلیس هەندێک جار بەبێ ئاگادارکردنەوە هەڵدەکوتنە سەر ماڵی ڕۆژنامەنووسان. جاری یەکەم بەبێ هیچ ئاگادارکردنەوە بەبێ هیچ تەبلیغێک هێزێکی زۆر هەڵیان کوتا سەر ماڵم لە بەرچاوی دایکم با بڵێن منیان ڕفاند و پاڵیان بەدایکم وەنا بەداخەوە کە دایکم فەقەراتی هەیە هەروە سەوفانی هەیە هەروە چەندین نەخۆشی تری هەیە دایکم کەوتە سەرزەوی و لە ئێستادا بەڕاستی ئازارێکی زۆری هەیە لەسەر و مەسلەش چاوەڕێوە دەکەین کە دوای ئەم پشووە سکاڵا تۆمار بکەین ئەگەر لێمان وەربگیرێت چکە پێمانیە سکاڵەکەی ئێمە وەربگیرێ و بە شێوازی کەلەپسە لە پشتەوە ینی کەلەپسەکەیان خستە پشتەوە دەگیران کردم بە شێوازێکی زۆر با بڵێن ناشێن با بڵێن ئازاری دەرونی سزایاندام و جاری دووەم دیسان لە سعات 1:04 بەرەبەیان ینی دوای سعات 12 شەو جارێشتر پۆلیس هاتنە سەر ماڵم.
بەڵام ئێستا پرسیار ئەوەیە سەروەری یاسا کەوتۆتە کوێی هاوکێشەکەوە لە نێوان حیزب و حکومەتدا. لە هەرێمی کوردستان ئەوەی کە جێگەی سەرنجە حزب بەقوەترە لە حکوومەت لە ڕووی تەنانەت هێزەوە لە ڕووی پارەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووەکانی دیکەشەوە کە ئەمە بارودۆخێکی نەخوازراوە دەبێ بگۆڕێ دەبێ حزبەوە بچکۆلەتر بێ لە چاو حکوومەت و لە چاودام و دەستگا فەرمیەکان. دوجار بە ناچاری ڕێکخراوی میترۆ سەبارەت بە کەیسی ڕۆژنامەنووسە کوژراوەکان بەردەوام پەیوەندیان کردووە بە کونسوڵەکان و ڕێکخراوە جیهانەکانەوە. وەک ئێمە وەک سەنتەری میتۆ بەردەوام لە هەموو بۆنەیەکدا ئەم کەیسانە داوا دەکەین کە لە حکوومەت چ لە کابینەکانی پێشوو چ لەم کابینی ئێستاش کە چەند مانجێکە دامەزراوە داوامان کردو بەردەوام لە بۆنەکانماندا کە کەیسی شەهیدانی قەڵەم کەیسێکی زیندوون نابێدا بخرێت و لە هەموو بۆنێکدا ئێمە جەخت لەسەرەوە دەکەینەوە و هەموو ئەو ڕێکخراوانی نێودەوڵەتیانێکی ئێمە پەیوەندیمان لەگەڵا هەیە ئەم کەیسانەمان تێگاندون نوێنەراتی و قونسوڵخانەی وڵاتان لە هەرێمی کوردستاندا کە پەیوەندیمان هەیە لەگەڵیاندا ئەم کەیسانەمان تێگاندون تێمان گاندون کە تاوانی گەورە ئەنجام درا و تاکوسا لە داداکان نەتوانراوە یەکلا بکرێتەوە و ئێمە بەردەوامیش دەبین لەسەر ئەمە هەڵوێستانەمان. ئاوردانەوە لە میدیای ئازاد هەڵدانەوەی کۆمەڵێک پرسی گرنگە کە بەرهەمی ئاڵنگاریە سەختەکانی ڕۆژنامەوان و میدیاکانیشە. بۆیە بەڕاستی شەرمە بۆ سەرۆکی حکوومەت بۆ سەرۆکی هەرێم بۆ پەرلەمانی کوردستان و دادگاکان لە هەرێمێکدا بژین بە ئاسانی خەڵکێکە بن چەتەگەل بێکەوە هەڕەشە لە ڕۆژنامەنووسان بکەن و بە ئازادیش بسوڕێنەوە لە هەمان کاتە و ئەوانەی شانازی بە دیموکراسیەتی هەرێمی کوردستانەوەکەن لە ناوەندە نێودەوڵەتیەکان بەردەوام باسی ئەکەن ئەبێ بڕوان ئەم پێشێلکاریانی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان ئەنجامێدەن دیموکراسی و بنیادنانی میدیای ئازاد بە دروشمی درۆینە بنیاد نانرێ هەموو سیستەمێکی دیموکراسی بەتاڵە بە بێبوونی ئازادی ڕۆژنامەوانی و ئازادی کاری ڕاگەیاندن. ئەس بینم گەلک ئەوادینینە وەکی بێژن بەراوردیەکە لاوازە یعنی چونکو ڕقم بیا بە بتربانە بیا بە بتر هێشتا دیف چۆن هات باکردن و ویاد بە بتر دیکومنتکردنا فشلکاریە هات باکردن بەرامبەر وێ چنێ شتێکی گەلێکی طبیعیە وڵاتێکی هۆسا جهێکی هۆسا خەڵک نو فێر بووی کاری ڕۆژنامەوانیە وی شێوازێ ئازادانە بکات پێشلکاری درست بن. بودجەی میدیای حزب لەکوێوە سەرچاوی گرتووە و فشارەکان توانیان چی بکەن لەو بارەیەوە؟ ئەوەی کە جێگەی سەرنجە لە ڕابردوودا تەنانەت میدیا حیزبیەکانیش لە بودجەی گشتی بودجەیان بۆ تەرخان کراوە هەوەندێک جار لە ناو یاسای بودجەدا ئاماژە بەوە دراوە بەڵام دوجار لەژێر فشاری ڕۆژنامەنووسان و هەندێک لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان لایەنە سیاسی تازەکان ئەمە لابرا کە پێویستە و کەناوانە لە بودجەی حزب بەردەوا بن نەوەکو بودجەی گشتی دەوڵەت. هێشتا پێشێلکاریەکان و توندوتیژی بەرامبەر ڕۆژنامەوانان بەردەوامن و دەربازبوونی تاوانبارانیش بوونەتە پرسیار و بەردەوام ئاڕاستەی حیزب و حکومەت و یاسا دەکرێت. ئاڵنگاریەکانیش لە بەردەم میدیای ئازاد و ڕێکخراوەکان و ڕۆژنامەواناندا لە برەودایە. ڕۆمانوس ئێلبەر کامۆ دەڵێت دەکرێت ڕۆژنامەگەری ئازاد باش بێت یان خراپ بەڵام بە دڵنیاییەوە بەبێ ئازادی تەنها ڕۆژنامەگەریکی خراپت دەست دەکەوێت.